مامۆستا من تەمەنم 24 ساڵە. بەڕاستی تاوەکو ئێستا سفورم، یعنی لەچک لەسەر ناکەم. اینجا فترەیەکی باشە، تقریبەن هەفتەی 3 جار بۆ 4 جار هەمان خەون ئەبینمەوە کە الحەمدوللا داکم عومرەی کردووە و لەچک لەسەرەکە حیجابە کە من و دایکم لەگەڵ مەجموعە گروپێک دەچین بۆ عومرە، هەموویان لەچکیان لەسرە، هەموویان لەچکی سپی و یعنی نووریان لێ دەبارێ، ئەوەندە جوانن. لەناو ئەو گروپە تەنیا من لەچکم لەسەر نییە. کە چین ئەهات چۆن بڵێن سەرۆکە گروپێک هەیە کە دەچێ عومرە کە لە پاسەکە هەموویان دادەبەزن، تەنیا ناهێڵم من دابەزم، یعنی هەموویان ئەچن عیبادەتی خوای گەورەکەن. بەم دەڵێ یعنی لۆت نییە بێ خوارێ بۆچی لەچک لەسەر ناکەی، کە لەناو پاسەکەشدا دەبین یعنی بە دایکم دەڵێم بۆچی لەچکم لەسەر نییە، کوا لەچکەکەم ئەڵێتن من یەک دانەم پێیە، زۆر جار پێم وتی لەچک لەسەرکە بەگوێ منت نەکردووە، ئێستاش ناتوانی بێ خوارێ و عومرەی خۆت بکەی. یعنی لە هەفتەیەکە 3 جار بۆ 4 جار هەمان خەون دووبارە و دووبارە دەیبینمەوە بەبێەوەی هیچ لە خەونەکە بگۆڕدرێتن. شرینەکەم کەواتە عومرەکەی دایکت هیچ ئیسفادەیەکی بۆ تۆ نییە، لە قیامەتە شەفاعەتت بۆ ناکات. تۆ لە هەفتەیەکە 3 جا ئەم خەوە ببینی، ئەمە ئینزارێکی خواییە. چۆن هەڵاسی یەکسەر ببی بە باڵاپۆش یەکسەر؟ یعنی ئەو نیعمەتەی کەوا خوای گەورە بە تۆی داوە ئاوا ئینزارت دەکات لە هەفتەیەکە 3 جار هەر ئەبی یەکسەر، یا دەست بەجێ هەستی بڕۆی جلوبەرگی شەرعی بگۆڕی بکڕیت و خۆت باڵاپۆشکەیت. بەڵێ تۆ بزانە یعنی ئەوەی دایکت کردی ڕزگاری بوو، کەواتە تۆ لە قافڵەکە دواکەوتیتە، ئەبێ فریاکەوی. شرینەکەم زۆر ڕاستەوە وەڵام مامۆستاگیان، ئینشاڵڵا لەچک لەسەر دەکەم لەمەوە دوای ئینشاڵڵا بەئیزنی خوای گەورە. لەبەرەوەی بەڕاستی یعنی ئەو خەونە ڕۆژێک و دوو نییە، تقریبەن 2 مانگە هەفتەی 2-3 ڕۆژ دەیبینم کە ئەو خەونەم لە بۆ دایکیشم وت وتی یعنی لە بیدایەتەوە پێم وتی لەچک لەسەر، کە لەخوا بەزیادوی هەموویان لەچک لەسەرەکەن، خۆشم نوێژ ڕۆژوەکانم ناچێت، بەس لەچکەکەم بەڕاستی تاوەکو ئێستا لەسەرم نەکردووە. ئینشاڵڵا بیت لە بەیانیەوە ببە بە حیجاب، هەر لە ئیمشەوە یعنی قەراری خۆتی بە قەرارێکی نهایی بە خوای گەورە یارمەتیتدا و ئێمەش دوعای خێرت بۆکەین، خوای گەورە زیاتر هیدایەتت بات. ئینشاڵڵا زۆر زۆر سپاس دەکەم، زۆر سپاس بۆ لایڤەکان، بەڕاستی زۆر زۆر استیفادەمان لێ دیتە. چاوت خۆش، زۆر سپاس مامۆستا. بەخێر هاتی، خوای گەورە هیدایەتت دا و یارمەتیتدا یا ڕەبی.